وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دەگوترێت کە پێغەمبەری سەردار فەرموویەتی لەو سەردەمەدا کە ئوممەتەکەم لە خراپە و تاوانەوە دەگلێت ئەو کەسەی بەتوندی دەست بە سونەتەکانمەوە بگرێت پاداشتی 100 شەهیدی هەیە. دەتوانیت هەلومەرجەکانی فێربوون و پیادەکردنی سونەتە پیرۆزەکانمان لەم سەردەمەدا بۆ ڕوون بکەیتەوە؟ ئەم بابەتەش لە کتێبە ڕێبەر ئاساکانی بەردەستماندا بە شێوەیەکی ناوازە ڕوون کراوەتەوە و ڕێگەی سونەت دواتە پلیکانەی گەیشتن بە حەق بەڕوونی نیشاندراوە. بەڵێ، هەم ڕێگاکەی نیشاندراوە و هەم مرۆڤی بۆ هاندراوە. هەتا ئەم سەدەی خۆشمان سەدام پیاوچاک و ڕێبەری مەزن دووبارە و چەندین بارە ئەوەیان بۆ ڕوونکردوینەتەوە کە ڕێگای سونەت ڕێگایەکی وەهایە کە ئەو دەستور و ڕێگەیانەی لە یەکخستنی هەزاران ژیری و هەزاران وەلی خواوە دێتە مەیدان لە بەرامبەر ئەودا وەک چرایەکی خامۆشیان لێدێت و ناگەن بە بچووکترین بابەتی ئەو لە بچووکترین بواردا و ئەو پیاوچاکانە چەندین جار ئاگاداریان کردوینەتەوە کە ڕێگەی ڕاستی دین بریتیە لە ڕێگای سونەت. خوای گەورە هەر لە فەرزەکانەوە تا ئادابەکان لە ڕێی ئەو پێغەمبەرەیەوە کە خۆی ڕاستەوخۆ هەڵسوکەوتەکانی کۆنتڕۆڵ کردووە ژیانی ئاینیمان فێر دەکات. ئەو پێغەمبەرە سەردارەش سەڵی الله عەلەیه وسەلەم کە بە هەموو کار و هەڵسوکەوتێکیەوە مرۆڤی بەرەو چاکە ئاراستە دەکرد، مرۆڤێک بوو بۆ ئەوە ڕەوانەکرا بوو کە فەرز و واجب و سونەت و مستەحیب و ئادابەکانی ژیانمان فێر بکات. بەندە بە فەرزەکانی لەگەڵ خوای گەورە نزیک دەبێتەوە، بە بەجێهێنانی سونەتەکانیش دەگاتە ئاستێک وەک ئەوەی لە فەرموودە قودسیەکەدا باسکراوە. خوای گەورە دەبێتە ئەو چاوەی پێی دەبینێت و ئەو گوێیەی پێی دەبیستێت و ئەو زارەی قسەی پێدەکات و ئەو دەستەی کەشتی پێدەگرێت. ئەمەواتە خوای گەورە وای لێ دەکات ئەو شتانە بەڕاستی ببینێت کە دێنە بەرچاوی، واتە خوای گەورە سەرکەوتووی دەکات لە هەڵسەنگاندنی ئەو شتانەدا کە دەیان بینێت بە شێوەیەکی ڕاست و ڕەوان و لە هەموو شتێکەوە ڕێگایەکی بۆ دەکاتەوە کە دەڕوات بەرەو حەقیقەت و وای لێ دێت بە بینینی حەقیقەت باڵ دەگرێت و لە بینینی گومڕاییش هەڵدێت. واتە هەر کاتێک گوێی لە دەنجی بانگەواز بوو بەرەو حەقیقەت بە ناوی خواوە ئامادەباشی دەبێت و لە ڕۆحیدا بەرزبوونەوە دەست پێ دەکات. واتە کاتێک ئەو مرۆڤە دێتە گۆ خوای گەورە شتە ڕاستەکان دەخاتە سەر زمانی، کاتێکیش کارێک دەکات خوای گەورە بەرەو کاری باش دەیداتە بەر و هەمیشە بە ئاراستەی چاکە و جوانیدا دەیبات. بە کورتی خوای گەورە بەرەو ڕێی بەهەشت دەیداتە بەر و بۆ ئێستێکیش لەگەڵ نەفسیدا بەجێی ناهێڵێ، لەبەر ئەوەی ئەو هەڵسوکەوتەکانی لە پێناو ڕەزامەندی خوای گەورەدا دەکات. خوای گەورە هەمیشە بە ئاراستەی ڕەزا و ڕازی بوونە سوبحانیەکانی خۆی جم و جۆڵی پێدەکات. بەرمەبنای ئەمە خوای گەورە هەمیشە پێغەمبەری سەردار و ژیانی مرۆڤە پایەبەرزەکانی دوای ئەوی بەم شێوەیە کۆنتڕۆڵ کردووە و جگە لە ڕێگە و ئاراستەی ڕاست هەمیشە ڕێگاکانی دیکەی بەڕوویاندا داخستووە و ڕێگای سونەتی بۆ کردوون بە تاکە ڕێگا کە بە ناچاری پێیدا بڕۆن و بەهۆی ڕۆیشتنی ئەوانیشەوە پێیدا ئەو ڕێگایی کردووەتە شاڕێگە. ئیدی ئەگەر ئەمڕۆ ڕێگایەک هەبێت کە بە دڵنیاییەوە بگاتە ئامانج بریتیە لەم ڕێگایە. بە دڵنیاییەوە زیندووکردنەوەی سونەتە پیرۆزەکان کە تا ئەم ڕادەیە گرنگن لە کاتێکدا کە ئوممەت لە خراپەکاریەوە گلاوە، شتێکی زۆر پیرۆز و زۆر قودسیە بۆ ئەوەی ئەو شاڕێگایە بە فەرز و واجب و سونەتیەوە بکەوێتەوە کار و هەتا قیامەت گەرەنتی بکرێت. بەڵێ، ئەم کارە هێندە پیرۆزە کە نابێت گومان بکرێت لەوەی ئەو مەردانەی شان دەدەنە بەر ئەو خزمەتە شانبەشانی شەهیدەکان ڕێدەبڕن، تەنانەت کەسانێکان لە نێو ئەو مەردانەدا کە لە هەر ڕۆژێکی تەمەنیدا خێر و چاکەی چەند شەهیدێکی دەست دەکەوێت، بە تایبەتی ئەوانەی کە هەوڵ دەدەن سەر لە نوێ پایەکانی ئیمان زیندوو بکەنەوە دەگونجێت لە 100 شەهیدیش زیاتر خێریان دەست بکەوێت. بەڵێ، لە سونەتە پیرۆزەکاندا شتی وەها گرنگەیە ئەوەی کە یەکێک لەو سونەتە پیرۆزانە زیندوو دەکاتەوە دەگونجێت بە ئەندازەی 100 شەهید خێر و چاکەی بۆ بنووسرێت. هەروەک چۆن غەیبەتی وەها هەیە لە پیاو کوشتن و زیناکردن خراپترە.
بەڵێ بە دڵنیاییەوە غەیبەتێک کە کۆمەڵگەیەک تێک بدات جیاوازی هەیە لەگەڵ بە خراپ باسکردنی تاچێک لە پاشملە. غەیبەتێکی وەها لە هەموو گوناهە کەسیەکانیش گەورەترە. بە هەمان شێوە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا کە ئومەت بەرەو خراپە و تاوان دەڕوات و لەو کاتەدا کە تەواوی چرخەکانی ئیسلام لە کار کەوتون، ئەوانەی کە هەوڵ دەدەن یەکێک لە بابەتە پەیوەستەکان بە دینەوە زیندوو بکەنەوە لە نێو خەڵکدا، بە دڵنیاییەوە نەک سەد بەڵکو پێدەچێت بە ئەندازەی 1000 شەهید خێر و چاکەیان بۆ بنووسرێت. خۆ ئەگەر ئەو ئەرکە لە ڕۆژانی پیرۆز و لە کاتە پیرۆزەکاندا جێبەجێ بکرێت، پێدەچێت خێری زیاتریشیان بگات. خوای گەورە جەللە جەلالوهو بە دەستەواژەی قورئانی ئەوە دەفەرموێت کە ڕێز و بەخشش و فەزلەکان بەدەست خۆیەتی و چەندی بوێت ئەوەندە دەبەخشێت بە بەندەکانی. خوای گەورە لەسەر ئەم ڕێگایە دامەزراومان بکات و بەردەوامیمان پێ ببەخشێت، پاشان یارمەتیمان بدات بە ئیخلاسەوە خزمەت بکەین. ئێمەمانان کەسانی زۆر بەختیار و خۆشبەختین، چونکە کاتێک باسی ئەو لایەنە دەکرێت کە دەبێت ئاینەکەمان فێر ببین و فێری خەڵکانی دیکەشی بکەین دەگوترێت ئەم ئەرکە وەک چاکەیەکی خوایی لە شانی ئێمەندراوە. لەم سەردەمەدا کە هەموو شتێک بە گشت شێوەیەک لە شیرازە لای داوە، هەر یەکێکمان وەک کەسانی باوەڕدار ئەرکێکی زۆر بەهادارمان خراوەتە ئەستۆ. بەڵێ خۆشویستنی خوای گەورە و خۆشەویستکردنی لای خەڵکی و بوونە هۆکاری ئەوەی کە مرۆڤەکانی دیکە بە نووری خوای گەورە ڕووناک ببنەوە شتێکی هێندە گەورەیە کە هاوتاو مانەندی نییە. ئەمە لە ڕوویەکەوە وەک ئەوە وایە مرۆڤ شان بداتە بەر ئەرکەکەی پێغەمبەری سەردار صلی الله علیه وسلم. دەرکەوتنی واتای شاهی گەیلانی لای ئەو کەسانەی خزمەت دەکەن و تێپەڕاندنی چەندین سەدە لەلایەن حەزرەتی عەلیەوە ڕەزای خوای لێبێ و پشتگیریکردنی لێیان بەرمەبنای ئەوەیە کە ئەم خزمەتە دینیەی لەم سەردەمەدا دەکرێت گرنگێکی لە ڕادەبەدەری پەیدا کردووە. لە پاڵ ئاماژە و مژدەکانی ئەم زاتە بەرزانەوە تەنازولکردنی فەخری کائینات پێغەمبەری سەردار صلی الله علیه وسلم و بە پێی هەندێک خەونی ڕاست و مراقەبە گەڕانی بەنێو کەسە غەریبەکانی ئەم سەدەیەدا و سەردانیکردنی دامەزراوەکانیان و نواندنی هەندێک مامەڵەی تایبەت لەگەڵ هەندێکیاندا تەنها لە کەرامەتی سوننەت و خزمەتکردنەوەیە بە سوننەت. ناکرێت هەوڵ و کۆششەکان بۆ گەیشتن بە کەماڵ و تایبەتمەندیەکی شەخسی وەک هۆکاری ئەو دەستخۆشیانە تەماشا بکرێت و نابێت بەو شێوەیە بیری لێ بکرێتەوە. ئەو کەس و گروپ و دامەزراوانەی بوونەتە هۆکار بۆ چاکە و خزمەتێکی گرنگ بە پێی دەستوری ئەلسەبەب الکالفاعیل پشکی شێریان بەردەکەوێتەوە لە خێر و چاکەی ئەو کارە. ئەمەش هەر مەزهەری لوتفێکی دیکەی خواییە. هەروەها دەکرێت ئەم شتە هەمیشە لە فراوانبوونی ڕەحمەتی خوای گەورە چاوەڕوان بکرێت. ئەوانەی کە ئەمڕۆ خزمەتی ئیمان و قورئانیان گەیاندووەتە ئاستێک، ئەگەر دواتر بە هەمان ئیخلاس و دڵسۆزی و هەیەجان و خرۆشانەوە پارێزگاری لەو ئاستە نەکەن و بە هەمان خێرایی جم و جۆڵ نەکەن، پێدەچێت ئەمانەتەکەیان لێوەربگیرێتەوە و بدرێت بە خەڵکانی دیکە. دەگونجێت کەسانێک ڕەت بکرێنەوە و هەندێک کەس دەست بە ڕوویانەوە بندرێت و دەربکرێن. ئێمەمانان چەندێک بە یارمەتیە خواییەکان بزانین و هەستیان پێ بکەین و چەندێک لە سەر و توانای خۆمانەوە تێبکۆشین و ئەو لوتفانە بخۆزینەوە کە خوای گەورە پێمان دەبەخشێت. ئەوەندە لە تاقیکردنەوەکەدا سەرکەوتوو دەبین و ئەوە نیشان دەدەین کە شایەنی لوتفی گەورەین. بە ئومێدی ئەوەی کە ئەو موسڵمانانەی لەم گۆڕەپانی خزمەتی ئیمان و قورئانەدا هەوڵ دەدەن و تێدەکۆشن کە خێری هەر ساتێکی خێری شەهیدێکە، هەتا ئەو کاتەی مەرگ دێت و یەخەیان دەگرێت بە هەمان هەیەجان و خرۆشانی سەرەتاوە کۆشش بکەن و بەردەوام بن.